دیارە یەکێتی نیشتیمانی بە زۆری زۆرداری خۆی نەسپاندووە ئەوە سەرۆکی مکەلەفی حکوومەت هەیە و ئەتوانە بە بەیەکتی لەگەڵ برادرانی تر اتفاق بن. وشەی ئەزمون یاخود ئەزمموی هەرێمی کوردستان ئەو دیوارە یاخود ئەو قڵغانەیە کە بە بەردەوامی یەکێتی و پارتی شکستی خۆیان لە پشتیەوە شاردوتەوە. بەشداری پێنەکردنی کام لەم دوولایانە لە هەشتەمین کابینەی حکوومەتدا زیان بە ئەزمموی هەرێم دەگەێنێت. بۆیەش گفتوگۆ هەر بەردەوامە چکە بە بەیەکتی حکوومەت بەڕێ ناچێت. قسەی سەیریان بۆ دۆزیەوە پێشتر فترێکدان بۆ مەزمونە ساوایە ماوەیەکیان گوتە مەزمونە دەڵەمەیە ئێساڵەن هێشتا پێی نەگرتووە. بۆچی ئێوە پێتان وایە ئیلا بە بەشداریکردنی یەکێتی لە کابینەی داهاتووی حکوومەتی هەرێم ئەزمونەکە پارێزراوە بێت و زیانی بەرناکەوێت؟ باشە ئەبێژن دویتن سەرۆکی پەرلەمان لە هەموو دنیا ئی دووەمە. خۆپیشاندان لە سلێمانی ڕاست دەکراوە، خەڵک شەهید کراوە، لە هەولێر هەر قەدەغە کراوە، لەو خراپتر. پێمان وایە کە ئێمە تەمشیلی مەسلحەتی ملەتی کورد دەکەن و خەباتمان کردووە. پێم وایە ئەو دەردانی ئێستا تووشی کۆمەڵگەی کوردی بوو لە ئاسی کۆمەڵایەتی، لە ئاسی سیاسی، لە ئاسی ئیداری شێتی پارتی لێ بپرسن و ئەو حکوومەتە حیزبێ لێ بپرسیانە. دوو جار بیر بکەرەوە شەوی دووشەممە کاتژمێر 8:30 خولەک.